ئەگەر چاو پێوەەر بێ بۆ هاوسەرگیری ئەشێت کەم بڕوا نەگاتە پیری لە ژێر دروشمی با چاو پێوەەر نەبێت بۆ هاوسەرگیری بەڵکو لە دڵەوە بۆ دڵ هەزار ڕەحمت لەو پەندەی کە دەڵێت یا بۆ یەکتری یا بۆ گڵ سێهەمین ساڵیادی ڕۆژی هاوسەرگیری خاوەن پێداویستی تایبەت بۆ زیاتر لە 100 هاوسەری نابینا بەڕێوە چوو. سەرۆکی سەنتەری ڕۆشنایی نابینایان داوا لە پەرلەمان و حکوومەت دەکات کە بە ڕەسمی 8 نیسان وەک ڕۆژی هاوسەرگیری خاوەن پێداویستیە تایبەتەکان دیاری بکەن. ئەمڕۆ ئێمە کە لێرە کۆبینەتەوە 8 4 ساڵە کە ئەم یادا ئەەکەین ئەمانەوێ پەرلەمان ئەم ڕۆژەمان بە یاسا بۆ بسەپێنێ بەوەی کە ئێمە بتوانین ساڵانە بە بەردەوامی بۆ هەتاهتایی ئەم یادە بکەینەوە ئینشاءڵڵا و ئەمڕۆ کە 100 نابینا و هاوسەرەکانی لێرە خەڵاتەکرێن ئەمانەیە ئەو پەیامە بین بە کۆمەلگا کە ئەوە هەموو نابینان ئەوە هەموو خان پێداویستا بەدەکانن کە هاوسەرگیریان کردووە کاتێکە بوارێکی هاوسەرگیری کچێکی ماڵێک کوڕێک کە ئەوێ هاوسەرگیری بکە بە کۆست بتەرگەریان بە دروست نەکرێت دراوسەکان و خاڵ و مام و پر نەبن بە کێشە بۆیان بۆیە ئەمڕۆ ئێمە ئەم ئاهەنگا ئەجێڕین ئەمانەوێ ئەو پەیامە بین کەوا خانمێکی نابینا کە حەزەکە ئەویش دایک بێ ئەویش مناڵی خۆی لە باوەش بگرێ ئەویش مناڵەکەی پێ بڵێت دایە. بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانیش ئاماژە بەوە دەکات دەبێت ژیان لای خاوەن پێداویستیە تایبەتەکان ئاسایی بکرێتەوە و ئەوانی شۆک هەر تاکێکی دیکەی کۆمەلگا بچنە نێو پرۆسەی هاوسەرگیری. لەم بۆنەیە هانی کۆمەلگە ئەدرێ کە هاوکاری و پشتگیری و پشتیوانی خاوەن پێداویستیە تایبەتەکان بێ و ئەو خاوەن پێداویستیە تایبەتانەی ئەتوانن بچنە پرۆسەی هاوسەرگیریەوە لەمپەریان بۆ دروست نەکەن کێشیان بۆ دروست نەکەن هاوکار و پشتیوان بن. بەڵام گرنگە بە تایبەت بۆ نابینایان کۆمەلگە بزانێت نابینا ئینسانێکی ئاساییە و مافی خۆیەتی کە بچێتە ژیانی هاوسەرگیریەوە بەڵام لە ڕاستیە هاوکاری کۆمەلگەی پێویست. ئەو هاوسەرە نابینایانەی کە ژیانی هاوسەرگیریان پێکێناوە باس لە ژیان و هەستی خۆیان دەکەن کە چۆن وەکەر کەسێکی ئاسایی ژیان بەسەر دەبان. بەڵێ ئەم ڕۆژە گرنگێکی زۆری هەیە لای ئێمە چونکە هەردووکمان هاوسەرگیریمان کرد و بەرهەمی هاوسەرگیریەکەشمان دوو مناڵی دوو کۆرپەی چاوجوان و گەشن فەزلی خۆی گەورەیە بەسەرمانەوە کە توانیمانە ژیانی خۆمان ئاسایی بەڕێکەین هەموو کەسێکی ئاسایی چۆن ژیانی خۆی بەڕێکا و پەروەردەکردنی مناڵەکانی لە ئەستۆیەتی منیش هەمان شێوە ژیانی خۆمان بەڕێ کردو پەروەردەکردنی مناڵەکانیشم لە ئەستۆی خۆمانە بۆیە داواکارم لە هەموو کچ و کوڕەکان کە هاوسەرگیری بکەن بۆی ژیانێکی بەختەوەر و سەربەخۆ و خۆشیان هەبێ بۆ خۆیان چونکە هاوسەرگیری ئەڵێ نیوەی ئیمانە بۆی نیوەکەی تریشی کامل ببێ ئەو کاتە ببنە ئیماندارێکی کامل. یعنی کە گەیشتمە تەمەنێک کە پێویستێ کرد کە زەواج بکەم بیرم لەوە کردەوە ئاخۆ کێ بێنم ینی کێ بکەم بە هاوسەری ژیانم بیرم لە چاوساغە کردەوە ینی هەستمە کرد ینی بە گوێرەی پێویست نابێت بۆیە نابینام هەڵبژارد و لە سەرەتایش کە قسەم لەگەڵ بۆ مەبەستی زەواج ینی قسەم لەگەڵ ئافرەت و شتیوایە کرد نابینا بوو. سپاس بەخوای گەورە لە 2013 توانیم ژیانی هاوسەرگیری لەگەڵ چاوان کە خێزانی خۆمە ژیانی هاوسەرگیری بنیاد بنێن و بەسپاس بەخوای گەورە 6 ساڵە دوو مناڵی چاوگەشمانەیە کە ئێستا بوونەتە شرا بۆمان بەڕاستی زۆر دڵمان پێیان خۆشە. خۆشەویستی و هاوسەرگیری پێویستی بە چاوی سەر نییە و بە چاوی دڵیەکە بینن. بەشێکی زۆریم هاوسەرانە لە ئێستادا منداڵ و نەوەی چاوساغیان هەیە و بوون بە دارعەسای دەستیان. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی